خوێندنەوەی کوردی پۆلی دووەمی بنەڕەتی. لاپەڕا نەوەد هێماکانی دەوروبەر چیمان پێ دەڵێن، جغارە کێشان قەدەغەیە، بۆت نییە لێرە جغارە بکێشی، ئێرە شوێنی پەڕینەوەیە، بۆت هەیە لێرە بپەڕیتەوە، لەسەر ڕێگەکەمان شوێنی نان خواردن هەیە، مەلاکردن قەدەغەیە، نابێ لێرە مەلا بکەی، دەتوانی ماشێنەکەت لێرە ڕابگری، بۆت هەیە لێرە ئۆتۆمبێلەکەت ڕابگری، لەسەر ڕێگەکەمان بەنزینخانە هەیە. لاپەڕا نەوەد و یەک مێگەلە مەڕ مێگەلە مەڕێک، یەک پۆلە مەل پۆلە مەلێک، یەک جووتە کەو جووتە کەوێک، یەک ڕەوە گورگ ڕەوە گورگێک. لاپەڕا نەوەد و دوو دەرەوەی وڵات، کە دەچین بۆ دەرەوەی وڵات، ئەم شتانەمان پێویست دەبێ: پاسپۆرت، پارە، بلیتی فڕۆکە، هەندێ جلوبەرگ. لاپەڕا نەوەد و سێ دکتۆر و نەخۆش، وانەبێژ و خوێندکار، پۆلیس و دز، بەڕێوەبەر و فەرمانبەر. لاپەڕا نەوەد و چوار نەخۆشی، هەندێک کات نەخۆش دەبین، سەرئێشان، سیانگ، سەری دێشی. ئایا تۆ سەرت ئێشاوە؟ ئەگەر بەڵێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. زگ ئێشان، تۆمی زگی دێشی. ئایا تۆ زگت ئێشاوە؟ ئەگەر بەڵێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. چاو ئێشان، چاوان چاوی دێشی. ئایا تۆ چاوت ئێشاوە؟ ئەگەر بەڵێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. ددان ئێشان، ئەسپەکەم ددانی دێشی. ئایا ددانت ئێشاوە؟ ئەگەر بەڵێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا نەوەد و پێنج گەرو ئێشان، گەرووی دێشی. زگ ئێشان، زگی دێشی. ئایا گەرووی دێشی یان زگی دێشی؟ ئەگەر گەرووی دێشی ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر زگی دێشی ئەو بازنەیە ڕەنگ بکە. پشت ئێشان، پشتی دێشی. پێ ئێشان، پێی دێشی. کامە بازنە ڕەنگ دەکەی؟ پشت ئێشان یان پێ ئێشان؟ گەرو ئێشان، گەرووی دێشی. پشت ئێشان، پشتی دێشی. کامە بازنە ڕەنگ دەکەی؟ کامە بازنە ڕاستە؟ گەرو ئێشان یان پشت ئێشان؟
دەست ئێشان دەستی دێشی، مل ئێشان ملی دێشی، کامە بازنە ڕەنگ دەکەی، دەست ئێشان یان مل ئێشان. ددان ئێشان ددانی دێشی، چۆک ئێشان چۆکی دێشی، کامە بازنە ڕەنگ دەکەی، چۆک ئێشان چۆکی دێشی، زگ ئێشان زگی دێشی، کامە بازنە ڕەنگ دەکەی. لاپەڕان 96 لەو بازاڕەی نزیک ماڵمان ئەم شتانە هەیە بۆ فرۆشتن: میوەی تەڕ، میوەی هیشک، گیز و باوی و فستق، سەوزی. لاپەڕان 97 کامە ڕۆژ خۆشترە لە لای تۆ، بازنەکە ڕەنگ بکە. ڕۆژی بەفربارین، ئەگەر ڕۆژی بەفربارین خۆشە ئەو بازنەیە ڕەنگ بکە. ڕۆژی بارانبارین، ئەگەر بەلای تۆ ڕۆژی بارانبارین خۆشە ئەو بازنەیە ڕەنگ بکە. ڕۆژی هەتاو هەڵاتن، ئەگەر بەلای تۆ ڕۆژی هەتاو هەڵاتن خۆشە ئەو بازنەیە ڕەنگ بکە. ڕۆژی هەورە تریشقە، ئەگەر بەلای تۆ ڕۆژی هەور خۆشە ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕە 98 ئاواز، چالاک، کڕین، دەرباز، دەرکەوت، پۆشاک، فڕین، سەرکەوت، ناساز، بێباک، سڕین، هەڵکەوت. لێرە دەنووسم سەرکەوت، دەرکەوت، هەڵکەوت. لێرە دەنووسم سڕین، کڕین، فڕین. لێرە دەنووسم بێباک، پۆشاک، چالاک. لێرە دەنووسم ناساز، دەرباز، ئاواز. لاپەڕە 99 کام ئاژەڵی ماڵیت زیاتر خۆش دەوێ؟ ئەمن سەگێکم هەیە ناوی تووتکەیە، ئەگەر سەگت خۆش دەوێ لێرە ئەو بازنەیە ڕەنگ بکە. من پشیلەیەکم هەیە ناوی پشەیە، ئەگەر پشیلەت زیاتر خۆش دەوێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. من مشکێکم هەیە ناوی مشەیە، ئەگەر مشکت زیاتر خۆش دەوێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەمن بەرخێکم هەیە ناوی بەخەیە، ئەگەر بەرخت زیاتر خۆش دەوێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. من هیچ ئاژەڵم نییە، بەڵام 2 ورچی یاری پێکردنم هەیە، ئەگەر ورچی یاری پێکردنت زیاتر خۆش دەوێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. من باڵندەیەکم هەیە ناوی تووتیە، ئەگەر باڵندەت زیاتر خۆش دەوێ ئەو بازنەیە ڕەنگ بکە.